بابەتەکانی وەکو تاوقەکردن و ماسکردن لە شوێنی قەڵەباڵغ بۆ بەکارهێنانی دەستکێش و دەمامک لە شوێنە قەڵەباڵغەکان یاخود حتا لەو شوێنانی کە گومانی ئەوەی لێکەین ڕەنگە خەڵکێکی زیاتر بۆی بێت. من ئەو قسانە وەکو پزیشکێک دەکەم. کەسێک کە غەریبەیە نایناسین لە خۆمان دەستی لەگەڵا لێنینەوە لەگەڵ کەسێک کە قسە ئەەکەین زۆر نەچینە پێشەوە کە هاڵاوی بێ شتێکی بێت لە ماسکی استفادە بکەین و زۆر شتی تریتر ڕعایەت بکەین. من دەڵێم هیچ مەترسێکی نییە لەسەر هەرێمی کوردستان و دەوروبەری لەبەر ئەوەی ئەو نەخۆشیە لێرە سەری هەڵ نەدایە. ئەگەر لێرە سەری هەڵدا بە مەترسی گەورە لەسەر خۆمان بوو.